سەرۆکی پێشووی حیزبی سیادا بۆچی دادگای دەکرێت؟ ڕۆژی دووشەممە 25 تشرینی دووەمی 2024 دادگای لێکۆڵینەوەی سێی کەرخ بە نووسراوێکی فەرمی خەمیس فەرحان عەلی خەنجەر سەرۆکی پێشووی حیزبی سیادەی با یادداشتێک ئاگادار کردەوە کە پێویستە لە ماوەی 3 ڕۆژدا لە بەردەم دادگا ئامادە بێت. 2 ڕۆژ لە بڕیارەکەی ئەو دادگایە تێپەڕیوە و چاوەڕوان دەکرێت خەمیس خەنجەر سبەینێ لە بەردەم دادگا ئامادە بێت، بەڵام تا ئێستا نەخۆی و نە لایەنە پەیوەندیدارەکان هیچ ئاماژەیەکیان بۆ ئامادەبوونی ئەو لە دادگا بڵاو نەکردوێتەوە. هۆکارەکان بۆ بانکردنی خەمیس خەنجەر جۆرا و جۆرن، بەڵام سەرەکی ترینیان ئەوەیە کە لە نووسراوی دادگادا هاتووە پێویستە لە ماوەی 3 ڕۆژدا لە وادەی گەیشتنی ئاگادارنامەی دادگا لە دادگا ئامادە بێت تاوەکو لەبارەی ئەو سکاڵایی کە لەلایەن نوێنەری یاسایی دەستەی نیشتمانی باڵای لێپرسینەوە و دادپەروەری لە دژی تۆمار کراوە وەڵام بداتەوە. لە سەروبەندی مشتومڕی هەڵبژاردنەی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران خەمیس خەنجەر لە 28 تشرینی یەکەمی 2024 دا و دوای ئەوەی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان ئاگاداری کردەوە کە بە تۆمەتی بەعسیبوون سکاڵای لەسەرا ناچار بوو دەست لە سەرۆکایەتی حیزبەکەی بکێشێتەوە. خەمیس خەنجەر یەکێک لە دیارترین سەرکردەی لایەنە سوننەکان لە دوای محەممەد حەلبوسی سەرۆکی پێشووی ئەنجومەنی نوێنەران کە ناچار بە دەست لە کارکێشانەوە کرا و لە شانۆی سیاسی پەراوێزخرا. یەکێکی دیکە لە هۆکارەکانی بانکردنی خەمیس خەنجەر بۆ دادگا بێڕێزیکردنی ناوبراوە بە دام و دەستگاکانی دەوڵەت و ئەم سکاڵایەش هەرپەیوەندی بە بەعسیبوونی خەمیس خەنجەرەوە هەیە کە پشت بە مادەی 226 یاسای سزادانی عێراقی ژمارە 111 ساڵی 1969 دەبەستێت و ڕێگە دەدات لێکۆڵینەوە لەو کەسانە بکرێت کە بێڕێزی بە دام و دەستگاکانی دەوڵەت دەکەن. ئەو تۆمەتانەی ئاراستەی خەمیس خەنجەر دەکرێن لە ئێستادا سەرجەمیان پەیوەندیان بە بەعسیبوونی ئەوەوە هەیە و جارێ نازانرێت کە ئایا دادگا لەم بارەیەوە چ بڕیارێک دەدات. لە دوای ڕوخانی ڕژێمی بەعسەوە دەیان سەرکردەی سوننەکان لەلایەن شیعەکانەوە لە دەسەڵات دوورخرانەوە و بەشێکشیان ئاوارەی عێراق بوون و تا ئێستا ناتوانن بێنەوە سەر شانۆی سیاسی عێراق.